بەناوی خوای بەرز و بێهاوتە سڵاوتان لەبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ با خۆشحاڵیەوە لە پرۆگرامی نوێ لەگەڵ هاوکارم جەلال با کۆمەڵێک تەوەر و بڕگۆ بابەتی نوێ هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگۆ بابەتەکانیان بۆمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت. ئازیزان و خۆشەویستان سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. سپاستان دەکەین کە ڕۆژ بە دیار شاشە جوانەکەی پەیام و بەرنامە خەشەنەکەی پەیامی ڕۆژەوە دانیشتون. کۆمەڵێک بڕگۆ بابەت کاوکاران ئامادەیان کردووە پێشکەشتان دەکەین هیوادارین تا کۆتایی لەگەڵمان نابن. تەوەری یەکەمیان قسە لەسەر پلانی ئابووری خێزان یاخۆت ئەو بودجەیەی کە پێویستە خێزان قسەی لەسەر بکە لە ماوەی ساڵێکدا یاخۆت هەیە پلانی ساڵانی هەیە ڕەنگە پلانی توان بڵێن مانگانەشی هەبێ قسە لەسەرەوە دەکەین چۆن خێزان پێویستە مامەڵ لەگەڵ بودجە و لەگەڵ پلانی ئابووریا بکات کەمە تەوەری یەکەم دەبێەوە لە هەولێرەوە میوانێکمان دەبێت لەسەر ئەم بابەتە. تەوەری دووەممان قسەکردنە لەسەر سیانزامین ساڵیادی سنتەری پەرەپێدانی لاوان. بزانین ئەم سنتەرەکە تایبەتە باکاری لاوان و گەنجانەوە لەم بارودۆخەی کە ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە بۆ گەنجان و لاوانمان کە دەبینین کاتێکە باس لە لاوان دەکرێت لە هەرێمی کوردستان یەکسەر دیاردەی کۆچ دێتە بەرچاومان دەزانین دەوەی کە گەنج لە چه بارودۆخێکایە بۆیە تەوەری دووەمان قسە لەسەر و بابەتە دەکەین کە سیانزامین ساڵیادیان. بەڵە بەرزان لەگەڵم دوو تەوەرە سەرەکێشدا کۆمەڵێک بڕگۆ بابەتی دیکەمان دەبێتەوە کە هەمیشەش سەرەتا دەچینە لای بڕگەی کەشووە فەرموون با پێکەوە بینێت. بەڵازیزان لە تەوەری یەکەمیان قسە لەسەر و بابەتە دەکەین لەوەی کە بودجەی خێزان چۆن دەبێت پلانی بۆ دابڕ یاخود بەگشتی پلانی ئابووری خێزان دەبێت چۆن بێ بە تایبەتی ڕەنگە پلان مانگانە بێ یا ساڵانە بەڵام لە ئێستا قسە زیاتر لەسەر پلانی ساڵانە بودجەی ساڵانەی خێزان دەکەین چۆن دەبێت مامەڵەی لەگەڵ بودجە بابەتی داراییدا بکرێت لەسەر ئەم بابەتە بەڕێز مامۆستا نۆزاد هەمەوەندی مامۆستای زانکۆوە لە هەمان کەتاب سپۆر لە ئابووری و ژمێریاری میوانمانە لە هەولێرەوە مامۆستا زۆر سپاس بۆ دەرفەتە. پرسیاری یەکەمی ژەگەر بپرسم یەکسەر ئایا دەکرێت بڵێن بودجەی ساڵانەی خێزان ئەمە دروستە؟ بەڵێ بەیانی ئێوەش باش و بەیانی بینەرانی خۆشەویستی کەناڵی پەیام باش. سەرەتا ئەگەر باس لە بودجە بکەین و وشەی بودجەیە وشەی میزانیە وشەی بەجت چۆن دروست بوو لە سەرەتای سەدەی حەڤدە لە وڵاتی فەڕەنسا سەرەتا دواتر لە وڵاتی بەریتانیا ئەم وشەی بەجت کە بە زمانی فەڕەنسی بەجیتی کە بە مانای
بە مانای حەقی بەدێ بە مانای جەمتایە بە مانای حەق بەدێ و ئەم وشەیە خۆی خزاندە نێو فەرهەنگی وشەی ئابوووریەوە و دواتر لە وڵاتی بەریتانیا وەزیری دارایی ئەم وڵاتە هەڵسا بە یەکەم جار بوو بۆی پلانی پێشوەختە بۆ ساڵی ئایندەدا بنێ کە بە ناوی بەجت بوو لە بەروەی هەموو خەرجەکانی وڵاتی بە هەموو وەزارەتەکانەوە بە شێوەیەکی تۆمارکرا و هاوسەنگ لەگەر داهاتەکانی لە جەمتایەک لە هەگبەیەک پێشکەشی ئەنجومەنی گشتی دەکرد هەر بۆیە وشەی بەجت یا وشەی برن جەمتایە هەگبە بەسەر ئەم فەرهەنگەدا خۆی لکاند و بەناوی بەجت تا ئێستاش باسی لێوە دەکرێت و سەرەتا پێم خۆشە باسی موازنە و میزانیە بکەین کە ڕەنگە بەشێک لە هاوڵاتیانمان جیاوازی لە نێوان موازنە و میزانیە نەکەن. موازنە بریتە لەو داتا و زانیاریانەی کە گریمانەیی ئێمە ئامادەی دەکەین بۆ داهاتوو جا ئەم داهاتووە 3 مانگە 6 مانگە ساڵێکە بەڵام عادەتەن موازنە بۆ ساڵی ئایندەدا دەندرێت کە سەنەی مالی پێدەگوترێت واتە ژمارەکان یا ئەو گوژمانەی کە دانراوە ژمارەی حەقیقی نین و ڕویان نەداوە بەڵام ڕەنگە لە داهاتوودا نزیک کراوە بێ لەم گوژمانەی کە ئێمە تۆمارمان کردووە. بەڵام میزانیە بریتە لەم گوژمانەی کە بە فعلی ڕویان داوە لە ساڵی ڕابردوو. ئێمە باسمان کرد لە موازنە بۆ پلانە بۆ ساڵی داهاتوو بەڵام میزانیە بریتە لەو ڕووداوە داراییانەی کە ڕویان داوە و تۆمار کراوە و لەگەر داهاتوو خەرجەکان دەبێت هاوسەنگ بکرێ. بۆیە میزانیە لەگەر موازنە جیاوازێکی زۆریان هەیە. ئێمە گەر باس لە موازنەی خێزان بکەین یا بودجەی خێزان کە هاوسهۆڵد بەجتی پێدەرێن کە زۆر پێویستە خێزان یا مەسەلەن موازنەی خێزانەکەی دابنێ و پلان دابنێ بۆ ساڵی داهاتوو یا بۆ 6 مانگی داهاتوو بۆی خەرجی و داهاتەکانی هاوسەنگ بکەوە پلانێکی پێشوەختەی هەبی. ئەم پلانە پێشوەختەیەش بەرچاوڕوونی دەدات بۆ ئەو خەرجیانەی کە زۆر پێویستن یا ئەو خەرجیانەی کە ئەولەویەتی زیاتری پێدەدرێ کە جەمالی نین دواتر دێتە سەر ئەو خەرجیانەی کە خواست و ئارەزووی مرۆڤ ڕای دەکێشێت بۆ خەرجکردنی ئەم گوژمەیە لە پێناو ئارەزوەکانی یان لە پێناو خواستەکانی. بەڵام دەبێت سەرەتا قازانجی بودجە یا قازانجی موازنەی خێزانی لە چەند خاڵێکدا کۆ بکەینەوە. یەکەم جار داهاتی ئەم خێزانە دەبێت بزانێت کە داهاتەکەی مانگانەیە ساڵانەیە ڕۆژانەیە کە زۆر جار دەبینین خێزانێک ڕەنگە هەندێک کاروباری دارایی هەیە و داهاتەکەی ڕەنگە ساڵانە وەربگیرێ. بۆیە دەبێت لە پلانی ئەو ساڵەیدا داهاتەکەی دیاری بکات ئینجا خەرجەکانی بەپێی داهاتەکانی و ئەولەویەت بداتە ئەو کاڵایانەی کە زۆر پێویستن کە زۆر کەمالین دواتر بێتەوە سەر ئەو خواستانەی کە لەسەر ئەکسسوارات و لەسەر ئەو خەرجانەی کە زۆر گرنگین لە بۆ ژیانی ڕۆژانەی ئەو خێزانەدا. ئێمە ئەگەر لە چەند خاڵێکدا کۆم کردوتەوە چۆن میزانیە دروست بکەین. سەرەتا دیاریکردنی ئەو ئامانجەی کە ئەم خێزانە هەیەی و ماوەی موازنەکەی دیاری بکات. یەکەم ئایا داهاتەکەی ڕۆژانەیە یا داهاتەکەی مانگانەیە یا ساڵانەیە. ڕۆژانە کە بەشێکی زۆر زۆر کەمی خێزان داهاتی ڕۆژانەی خۆی و میزانی ڕۆژانەی خۆی
بە شێوازێکی گشتی تۆمار دەکا و ڕەنگە ساڵانەش کەمتر بێ ئەوەی زۆر باوە لە ناو موازنەی خێزانی یا بودجەی خێزانی زیاتر مانگانەیە و ڕەنگە پلانی ئەو خێزانە لە ماوەی 3 مانگ یا 6 مانگ دواتر تەواوکاری بۆ ساڵێکی سەنەی مالی دەکا بۆی بتوانێت لە 3 مانگی یەکەم چەند هەڵەیەکی هەبوو چارەسەری ئەم هەڵانە بکە و لە 6 مانگی یەکەم زیاتر کێشەکانی کەم دەبێتەوە و هەوڵ بدە خەرجیەکانی لەگەر داهاتەکانی هاوسەنگ بکە یا بیگونجێنی و تووشی ئەوە نەبێت کە پەنا بۆ خەرج ببات. یەکەمیان دیاریکردنی و ئامانجەی کە بە ماوەیەکی دیاریکراو ئەو خێزانە ئامادەی کردووە و پلانەکەی بە شێوەیەکی تۆکمە لە ڕۆژانەوە ئامادەی بکە تاوەکو دەگاتە کۆتایی ساڵ و وەرگرتنی ڕەزامەندی کۆی ئەندامانی خێزان چونکە ڕەزامەندی ئەندامانی خێزان زۆر گرنگە ڕەنگە هەمویان تەواوکەری یەکتری بن و خاڵێک لەو خاڵانەی کە ئامانجی ئەم خێزانە دەپێچێت بۆیە دەبێ هەریەکە بە دەستە جەمعی و بە هەرەوەزی هەریەکە لە لای خۆی هەوڵ بدا بۆ سەرخستنی پلانەکەی. زۆر باشە خاڵی سێم دیاریکردنی سەرچاوەکانی داهاتی ئەم خێزانە. باست لە پلان یعنی ئایا ئەم خێزانە داهاتەکەی چەندە و چۆن دەبێ و چۆن پلان بۆ خەرجەکانی دادن. زۆر باشە مامۆستا ینی خێزانی وا هەیە کە پلانەکانی مانگانەیە پلاندانێ بۆ خەرجەکانی بەڵام دەبینیت بە تایبەت ئەوانەی کە موچە خۆرن زۆر جار دەبینین کە مانگانە موچە دوا دەکەوێت کەواتە ئەمە کاریگەری دەبێت لەسەر پلانی ئەو خێزانانەی کە بۆ ئەو مانگە پلانی داناوە کە چۆن خەرجەکانی یاخود پارەکانی سەرف بکات لەم کاتەدا ئەبێ پلانی چی بێت ئەو کەسە. بەڵێ باسمان لەسەر ئەم گرفتە دەبێت چونکە خۆمان دەزانین عێراق و بە هەرێمی کوردستانیشەوە بەڕاستی لەگەڵ پلان و لەگەر داڕشتنی پلان تۆزەک یەکتر ناگرێتەوە ڕەنگە زۆر جار ئێمە پلانێکمان هەیە بەرەو هەدەف و ئامانجی ئەم پلانە هەنگاو دەنێن لە بڕیارێکی حکوومەت یا لە بڕیارێکی گژیری وەزارەتێک ڕەنگە ئەو پلانەمان سەرتاپای هەڵوەشێتەوە باسم لەوەش کردی ئینشاءڵڵا باس دەکەین لەوەی چۆن زۆر جار ئێمە پلانمان داناوە بۆی ئەو ئامانجەی بپێچین ڕەنگە خێزانێک هەوڵ بدا لەم ماوەیەدا لە خلالی ئەم ساڵەدا بەشێک لە خەرجیەکانی کەم بکاتەوە بۆی داهاتەکەی زیاد بکات بابەتێک یا کاڵایەک بۆ ماڵەکەی زۆر زەرورە هەوڵ بدا لە کۆکردنەوەی ئەم داهاتە هەوڵ بدا ئەم کاڵایە بکڕێیان ئەم ئەکسسواراتە بکڕێیان ڕەنگە ئەثاتێکی ناوماڵی بوێ بۆیە ئەم پلانە لە بڕیارێکی هاوشێوەدا وەکو لێبڕینی موچەیان دواخستنی موچە و یان هەر نەدانی موچە ڕەنگە ئەم پلانەی فەشەل بێنێ و لە خاڵێکی تر کە زۆر لە عێراق و هەرێمی کوردستانیش مرۆڤ زۆر جار پلانەکان کە ڕێک دەخا ڕەنگە حالەتێکی دروستبوونی نەخۆشی من زۆر جار باس لەوە دەکەم خاوەنی $10,000 بی و $100,000 بی ڕەنگە نەتوانی برێ من کەسێکی دەروون ئاسوودەم لە ڕووی داراییەوە ڕەنگە ئەو مرۆڤ کەسێکی لە خێزانەکەی یا خۆی تووشی نەخۆشیێک بێ هەموو پارەکەی بە چەند ڕۆژێک لە نەخۆشخانە تایبەتەکان دادنێ و بە مایە پوچی دەگەڕێتەوە ڕەنگە هەر سەریشی لەسەردا بنێەوە گیانیش لە دەست بدا بەڵام بە شێوەیەکی گشتی ئەم کەم و کوڕیانە یان ئەم کێشە داراییانەکە لە ڕووی حکومەتەوە لە ڕێگای حکومەتەوە تووشی هاوڵاتیان دەبێ تایبەت موچە خۆران ئەمە زۆر جار کێشەی کۆمەڵایەتی دروست دەکەوە بینیمان چەند خێزان هەڵوەشاوە لە بێ موچەیی و بینیمان سەدان کێشەی کۆمەڵایەتی دروست بوو لەبەر ئەوەی بۆ نمونە کەسێک کەلوپەلی ناوماڵی هێناوە بە شێوەی ئەقسات کە موچەکەی وەرنەگر ناتوانانی ئەم پارەیە دابین بکە بۆ دانی قەرزەکەی
و ڕەنگە کەسێک لە ڕێگای خزمایەتی و دۆستایەتی بڕێک پارەی قەرز کرد بێ و دواتر کە حکومت موچەکەی لێ دەبڕێە موچەکەی تاخیر دەکا و نایدات ئەم هاوڵاتی ڕاستەوخۆ بێ ئەمەل بێ هیوا دەبێ و ناتوانانی قەرزەکەی بداتەوە ئەمەش کێشەی کۆمەڵایەتی لێ دروست دەبێ بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی باس لە چۆنیەتی دروستکردنی بودجە یا میزانیە موازنە دروست دەکەین باز دەکەین لە بۆ ئەوەی خێزانێک چۆن هەوڵ بدات دواتر ڕەنگە لە شوێنێک بۆ شوێنێکی تر ئەم پلانە ئاسانتر بێەوە لە شوێنێک بۆ شوێنێکی تر گۆڕانکاری بەسەردا بێ خاڵی چارە زیادکردنەوەی پێداوی ماوەسا ببوورە بابێنێ ناو واقعێک کە هەیە باسی بکەین باشە خێزانێک بۆ نمونە سەرپەرشتی ئەم خێزانە باوکەکە موچەخۆری حکوومەت هێرێمی کوردستانە تۆ دابنێ 600,000 معاشەکەیەتی بەڵام خۆ دەزانین لە مواقعشدا لەوەی کە چۆن موچە دابەشەکرێت چۆن ئەگاتە دەستی موچەخۆران ئایا لە کاتێکە ئەم موچەخۆرە ڕەنگە تەلەبەیەکی زانکۆی هەبێت تەلەبەیەکی مەکتەبی هەبێ وانە چۆن دەبێت 600,000 دابش کە ئەو پلانی بۆ دابنێت چونکە ئێمە تا بەیانی قسە لەسەر پلان بکەین بەشێکی ڕێژەیەکی زۆری هاوڵاتیانی ئێمە ئەتوانم بڵێم ژیانیان مامناون لە خوار مامناون 2000ەوەی ئایا دەڵێ کە من پارە نەبێ پلانی چی دابنێن بودجەی چی دابش بکەم چۆن وەڵامی ئەمانە بدەینەوە لەوەی کە مەرج نییە بودجە و پلان کە دایەنێن تەنها بۆ ئەو کاتە بێ کە تۆ ملیۆنێک موچەت هەبێ با قسە لەسەرەوەش بکەین ئایاوانی کە خاوەنی داهاتێکی کە من دەکرێت بە پلان بژین ئایا لە کاتێکدا کەس نازانێ حکوومەت چۆن موچە دەدا خۆی پلان بۆ کاتێک دەبێت کە شپرزی لە ئارادا هەبێت کەواتە چۆن دەبێت پلان لەم کاتیا دابردین کە شپرزی لە ئارادا هەیە و بودجەمان کەمەوە موچەمان زۆر کەمە بەڵێ ئەم خێزانەی کە هەوڵ دەدا پلانێک بۆ ساڵێکی داهاتوودا بنێ دەبێ هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقیش بەڕاستی تووشی ئەم نەهامەتیە بوونەوە دەبێ جۆرێک لە خۆ گونجاندن لەگەڵ ئەم بڕیارانەی حکوومەتدا دروست بکە بۆ خۆی و ڕێگا چارەیەک بدۆزێتەوە چۆن خۆی لەم کێشانە دوور بخاتەوە ئێمە لە بیرمان نەچێ هەر خێزانێک ئەگەر پێشتر پلانی دانابێ لە داشکاند و بەهای دیناری عێراقی بەرامبەر بە دۆلاری ئەمریکی ئەمەش زۆرێکە لە هەڵوەشانەوە و شکستێنانی ئەو پلانێک کە خێزان بۆ ساڵێکی داهاتووی دانابوو ئەمە خۆی لە خۆیدا داشکاندنی یا کەمکردنەوەی موچەی موچەخۆرانی هەموو عێراقە بە شێوەیەکی گشتی بۆ نمونە ئەگەر کەسێک ملیۆنێک دینار موچەی بێ ڕاستەوخۆ 200,000 دیناری لێ بڕاوە بەبێ ئەوەی بتوانێ هیچ دەنجێکی ناڕزایی بەرز بکاتەوە یا هیچ سکاڵاکی یاسایی تۆمار بکات چونکە بە حکوومەت دەسەڵاتی ئەوتۆی هەیە و بەنقی مرکزیش بڕیارەکەی داوە ئەمە وامان لێ دەکا پلانی هەم حکوومەت هەم پلانی هاوڵاتیان بە تایبەتی و موچەخۆران تایبەتتر هەموو ئەو پلانەی کە دایناوە هەڵبوەشێتەوە و ئەو پلانەی دایناوە دەبێ بەدیلێکی تر بۆ ئەو پلانەی کە پێشتر دایناوە هەوڵ بدە چارەسەری کێشەکانی بکات چارەسەری ئەم کێشانەش بەچی چارەسەر دەبێ کەمکردنەوەیە لە خەرجیەکانی لە ئارەزوو لە تاوەکو ئەوە دەگرێتەوە لە خەرجیەکانی یعنی پێداویستی ژیان وەکو خواردن و خواردنەوە بەڕاستی خەڵکانێک نبینین لە ئاستێکی مامناوەند یا لە ئاستێکی بەرزەکان بەڵام لە ئاستێکی مامناوەند ژیانێکی خۆش گوزەران بەڕێوە دەبن ماوەسا زۆر جار کەم قسەیەکەین ڕەنگە خێزانە ژارەکان تەنانەت گوێمان بۆ نەگرن ینی لەوە زیاتر دەستگرتنەوە لە چی لە خواردن لە خواردنەوە یعنی سیرکە ئێمە زۆرینەی خێزانەکانمان ڕەنگە بە 6 مانگ جارێکیش نەتوانن بچنە دەرەوە لە مەتعامێک نانێک بخۆن پێکەوە کەواتە دەست لە چی بگرنەوە لەمە زیاتر کە هەیە لە کاتێکە ینی نازانێ بەشی چی بکات چی لێ بکە موچەیە کە هەیەی هەیە کرێکی یا خۆمان نەزانین لەوەی کە ئێستا ڕسوماتەکانی حکوومەت چۆن زۆر بووە لە ئاو لە کارەبادا لە ئینتەرنێت لە هەموو ئەمانە ینی کە هەیە بەشی چی بکات چۆن ئەمە پلان دابنێ ینی لە حەز و ئارەزووی خۆی لە چی بگرێتەوە لە کاتێکا دایک و باوکەیە ڕەنگە وەرز تێپەڕێجلێکی تازە نەکڕێ بۆ خۆی یا بۆ مناڵەکەشی تەنانەت
زۆر ڕاستە ئێمە حالەتی زۆر خراپترمان هەیە و حالەتمان هەیە کە خەڵک منداڵەکانی ناتوانانی بنێرێت بۆ قوتابخانە بۆی خوێندن تەواو بکە و هەر لە سەرەتاوە لە قۆناغی سەرەتایی توانای ئەوەی نێ منداڵەکانی بنێرێت بۆ قوتابخانە ڕەنگە قوتابخانە شوێنێک بی ئەوەندە خەرجیشی نەوێت لە قوتابخانەیەکی میری کە خەرجی تێچووی خوێندنەکەی نییە بەڵام خۆ ئەو منداڵە پێویستیتی بڕێک پارەی زۆر کەمی لابێلۆی چاو لە منداڵەکانی دەوروبەری بکات شتێک بکڕێ یا منداڵ ڕەنگە دایک و بابی ئەوەندە دەخاتە بابەتی ئیحراجەوە ڕەنگە داک و باب و خێزان توانای تەحملکردن و ئیرادەی ئەویان نەبێ حەز و ئارەزوەکانی ئەم منداڵە فراهەم بکەن چونکە قوتابخانە شوێنێکی گشتیە ڕەنگە لە ماڵەوە ئەم منداڵە پێویستی بەوەی نەبێ پارە خەرج بکە بەڵام تۆ کە منداڵەکەت ڕەوانی قوتابخانە کریا ڕەوانی کۆلێژت کرد مەجبوری ئەوەی خەرجەکانی بۆ دابین بکەوە لە زانکۆ خەرجەکانی زیاتر دەبێ و ئارەزوەکانی زیاتر دەبێ وەڕە ئەو خەرجانێک کە زیاتر دەبێ پێویستە کڕینی مەلزەمەیە و کڕینی دەفتەر و کتێب و زیاتر بەڵام تۆ هەر بەشێک لە هاوڵاتیان دیاری بکە کە موچەخۆری دائیم بووم پێشتر کە پلانیان هەبوو منداڵەکانیان ڕەوانی قوتابخانەی تایبەت کردبوو و لە هەرە قوتابخانە نارێن باشەکان بەڵام هەرە قوتابخانە خەرجیە زۆرەکانیان ڕەوان کردبوو دواتر کە کێشەی داراییان بۆ دروست بوو موسەکانیان بڕاو موسەکانیان نەدرا و موسەکانیان لێ بڕینی 120 تێکەوت ئەوانیش ناچار بوون پلانەکانیان بگۆڕن بەڵام گۆڕینی ئەم پلانانە تۆ قوتابیەکت منداڵەکەت ڕۆڵەکەت ڕەوانی قوتابخانەیەکی تایبەت کردووە ڕەنگە ئەستەم بێ زۆر زەحمەت بێت تۆ ئەو منداڵە ڕاکێشیتەوە بخەیتە قوتابخانەیەکی میری ڕەنگە ئیستیعابی و ئەوەی نەبێەوە تووشی مەلەل دەبێت چونکە جیاوازێکی زۆر هەیە بە شێوەیەکی بەرچاو لە نێوان قوتابخانەی تایبەت و قوتابخانەی میری و ئەو خزمەت گوزاریانەی لە قوتابخانەی تایبەتێ ڕەنگە لە قوتابخانەی میری نەبی ئەم منداڵاش چاوەڕێی ئەوە ناکات تۆ لە حەز و ئارەزوەکانی ئەو کەم کەیتەوە بۆیە ناچار دایک و باوک ڕەنگە زۆر جار تەسحیە بە ژیانی خۆی دەداوە لە وە کوردەواری خۆتمان گوتیان لە زاری خۆی دەگرێتەوە بۆ ئەوەی منداڵەکەی جوان پەروەردە بکایە منداڵەکەی لە شوێنێکی باش بیە فەراهەمکردنی حەز و ئارەزوەکانی ئەو منداڵەی خۆی بی بۆیە پلان لە هەرێمی کوردستان و تایبەت لە عێراق زۆر جار پلانەکەت ڕەنگە مانگێک دوو مانگ ناخایەنێ کە کێشەیەکت بۆ دروست دەبێ ڕەنگە هەموو پلانەکەت ئاوەژوو بکاتەوە چاوەڕێی دروستکردنی پلانێکی ترت لێ دەکەم خێزانە بەڵام ئێمە بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی پرۆفیشناڵانە باز لە موازنە باز لە بودجە دەکەین کە چۆن دروستی بکەم بەڵام ئەم ئاستەنگانەی کە حکوومەت دەخاتە پێش هاوڵاتی و موچەخۆران ئەمە بابەتێکی ترە بەڕاستی زۆر جار هەموو ئەو پلانێک کە دانراوە هەڵدەوەشێتەوە ڕەنگە هەرتوانە و زەوق و سەریقەی ئەوەشی نێمێنێت جارێکی تر بۆ ساڵی ئایندا پلاندا بنێەوە تۆ ئەمە خەڵکی هەژاریش لەبیر نەکەین خەڵکی هەژار ڕەنگە نەزانێ موازنە چییە ڕەنگە نەزانێ میزانیە چییە بەڵام ڕاستە و خۆ خەڵکی ئێمە ڕۆشنبیرەوە بە شێوەیەکی گشتی لە ساڵانی سەرەتای دروستبوونی ئاڵیگۆڕی کالا بە کالا یا ئاڵوگۆڕی پارە بە کالا خەڵک فێری ئەوە بووە کە چۆن موازنە یا میزانیە دابنێ ئێمە ڕەنگە وا بە شێوەیەکی پرۆفیشناڵانە باز بکەین ڕەنگە هیچ کەسێک نەزانێ موازنەدانێت بەڵام دایکە نەخوێنداوەکانمان باوکە نەخوێندەوارەکانمان کە لە کۆنەوە هەموو پلانانیان هەبووە بەڵام بە شێوەیەکی نووسین و بە شێوەیەکی ئەکادیمی نەبووە وەزانیتیان لەم ماوە چەند گەنم دەکەن بەنان و لەم ماوەیە چەند ڕۆن بەکاردێنن و لەم ماوەیە ئەمە هەمووی موازنەیە بەڕاستی و دایکێکی نەخوێندەوارمان ڕەنگە بەچل برێ 220
بەڵام موازنەیەکی جوانی بەڕێکردیە و هەموو منداڵەکانی بە شێوەیەکی جوان بەڕێکردیە و گەورەی کردوون و خزمەتێکی زۆری کردن بەبێ ئەوەی تووشی کێشەیەکی دارایی قەرزکردن بێ و ڕەنگە تووشی قەرزکردن بەڵام بە شێوەیەکی لێزانانە قەرزەکەی داوەتەوە. ئەمە ناگەڕێتەوە سەر ڕۆشنبیری تاکە کەس، ئەمە ناگەڕێتەوە سەر خوێندەواری تاکە کەس، ئەمە دەگەڕێتەوە سەر چەند ئەو کەسە چەند ئاگای لە دەوروبەر و ئاگای لە خەرجەکانی و لە داهاتەکانی و لە سەرچاوی داهاتەکانیتی. بۆیە زۆر جار کە باز لە پلان دەکەین دەوروبەر و ژینگە و بڕیارەکانی بەڕێوەبەرایەتیەکەت یا بڕیارەکانی حکوومەتەکەت هەموو کاریگەری دەبی لەسەر ئەو پلانانەی کە تۆ بۆ ماوەی ساڵێکی داهاتوو دادناوە. زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا نەوزاد هەمەوەندی، مامۆستای زانکۆر و شارەزا لە ئابووری و ژمێریاری. سپاس بۆ ئەوەی کە لە هەولێرەوە میوانمان بوویت. بەڵێ بەڕێزان دەچینە لای ناوبڕێکی کورت و دواتر دەگەڕێنەوە وڵاتان و لەگەڵتان بەردەوام دەبین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە. خواردنێکی زۆر بەچێژوو بەتامە، چەندی لێ بخۆی لی تێر ناخۆی. برنجی ڕۆبەنار زۆر خۆشە، خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ. برنجی مەحموود کام شیر باشترینە بۆ کۆرپەکەم؟ شیری دایک باشترین و پارێزراوترین سەرچاوی خۆراکیە بۆ کۆرپەکەت، بەڵام لە هەندێک باردا دایکان ناتوانن شیری خۆیان بدەن بە منداڵەکانیان. بۆیە من پێشنیاری شیری کۆنفیلاک دەکەم وەکو تاکە جێگرەوەی شیری دایکان کە لەلایەن فۆنتێراوە بەرهەم دەهێنرێ کە شارەزایی زیاتر لە 50 ساڵیان هەیە لەو بوارەدا. ئایا کۆنفیلاک گونجاوە بۆ گەشەی کۆرپەکەم؟ بە دڵنیاییەوە کۆنفیلاک سەرجەم سەرچاوە گرنگەکانی خۆراکی تایە بۆ گەشەی سروشتی منداڵ و بەهێزبوونی ماسوولکە و چاو و ئێسک و گەشەکردنێکی ئاسایی مێشک. ئەتوانین نمونەیەکی تاقی بکەینەوە؟ بێگومان ئێوە دەتوانن نمونەی شیری کۆنفیلاک تاقی بکەنەوە و ئەنجامە سەرسوڕهێنەرەکانی ببینن. شیری کۆنفیلاک تاکە شیری جێگرەوە دوای شیری دایکان، دەوڵەمەندە بە ئۆمیگا 3، ئاسن، کۆلین و ڤیتامین و کانزاکان و سەرجەم سەرچاوە خۆراکی گرنگەکانی گەشەی کۆرپەلا. کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک. کارگەی ئاوی سلێمانی تازەترین بەرهەمی خستە بازاڕەوە. کارگەی ئاوی سلێمانی بەهۆی کوالیتیە بەرزەکەی و ئاوە سازگەرەکەی یەکەمین کارگەیە لە عێراقدا کە بەرهەمەکانی لە ئەوروپا و ئیمارات بەردەستن. بۆنی کەمترین بڕی سۆدیۆم و نەبوونی نیترات لە ئاوی بەڕادی سلێمانی وای کردووە ببێتە خاوەنی 7 بڕوانەمەی جیهانی و لێدوڵەتی. ئاوی بەڕادی سلێمانی دڵنیایی زیاتر، تەندروستی باشتر. کارگەی ئاوی سلێمانی. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. ئیدی ئێستا وەرزی زستان و بە تایبەتی لە هەر شوێنێک کە ئەتوانم بڵێ مەگەر بەفر ببارێتی دەستەکەین بە فۆتۆگرتن. بەڵام بابزانین چۆن فۆتۆ بگرین. ئێمە لە ڤیتیەکدا ئەزمموی فۆتۆگرافەرێکمان بۆ ئامادە کردوون لەوەی کە باس لە کاری خۆی دەکا، باس لە فۆتۆکانی دەکا بۆی هیوایکەوە سوودی لێ ببین لەوەی کە لەم وەرزە جوانەی زستانەدا کە ئینشاڵڵا بەفرێکی باشتە هەموو لایەک ببارێت بزانن چۆن مامەڵە لەگەڵ فۆتۆکانتان بکەن.
بووە هەچ ئیش و کارێکم پێویست بوو بێ کامیرەم پێویست بوو بێ هەر شتێکم پێویست بوو بێ یارمەتیاوم بەبێ مقابل. بەردەکی سەرای سلێمانی سنتەری شارە هەموو نەتەوەیەکە هەموو نەتەوەکان هەموو هاو زمانەکانی وەکو کورد و عەرەب و تورکمان و فارس و ئینگلیز و هەموو نەوعەکان یەنە ئێرە سنتەری شارەکە ئێرە خەڵکێتەوە ناو بازاڕ و نەوعانەیەن یەنە ناو شار من شەر عاشقی ئێرە بووم هەر بە پێ دەڵێم لە کاتی تەلەڤایەتیشما هاتم لەم ناوە دانیشتم لەبەرەوەی بە ئەدەبەوە هەڵسو کەوتم لەگەڵ قانونا کردووە ڕێزم لە قانون گردووە حیزب باز ناکەین ئێمە باسی قانون ناکەین ئەم حکومەت یعنی قانون لەبەرەوەی ڕێزم لێ گردوون بەبێ ئەوەی کە هیچ کێشەیەک دروست نەکەم لە حیاتما بەرامبەریان هیچ کاتێک ڕێگیریان لێ نەکردوم بە هاوکینی ئەوەی کە من ڕێزم لێ گردوون ڕێزیان لێ گردوومەتەوە بە زیایشەوە گرفتێکم هەیە کە حل نابێت گرفتێکم هەیە کە هەر بۆم دروست بۆ چەند ساڵە لە دروستبوونی بۆ نمونە تۆڕە کۆمەڵاتیەکانەوە فەیسبوکەوە ئەو گرفتەم چارەسەری نییە ئەویش ئەوەیە کە وێنەکانم ئەگرم بە ڕۆژانە وەکو ڕقمێک فەیسبوک ئەینووسێت کە چەند ڕسمم کردووە ئەمە ژەبێ بەهۆی چی ئەمە بە بۆچوونی خۆم ئەبێ بەهۆی ئەوەی کە ڕقەمی ڕسمەکانم دەرەکەوێت کە چەند وێنەم کردووە ئەبێت بە کۆمەڵی حەقد و شت لە مێشی هەندێک کەسە یعنی وەکو بەغالەت و حەسوودی و ئەبێ بەو شتە لە دڵیانە بەرامبەرم ناڕەحەتیم لە ژیان زۆر چەشتووە بەقەی ئەوەی کە ئیشم کردووە سێ ئەوە نەش ناڕەحەتیم چەشتووە هیچ چاو و نفوس و بەغالەت ئەوەش هەچ کەسێک باوەڕی بەوە نەبێت یعنی دینی نییە هیلاکم لەدەست ئەو کێشەیە کە چارەسەری نییە. ستۆک بووم لە پشووە پشوم نییە ئیسراحەتم نییە بەیانی تا ئێوارە بەیانیان لە حەوت لێرەم تاوەکو 5 ئێوارە کە ڕۆژگاریش درێژ ئەبێتەوە هەتا بانگی مەغریبەیە هەر لێرە بەردەوامی لێرە. بیر لەوە ناکەمەوە ئەگەر هەموو دنیا ببێ بە بێتاقەتی و بچێتە مێشکی منەوە وازە ئیشەکەم نایەنم هەتا خوای گەورە پشت و پەنام بێت هەتا دەست و قاچم هەبێت هەتا توانام هەبێت لە ژیان واز لەم ئیشەم نایەنم چونکە من عاشقی ئیشەکەمم نەک تەنها لەبەر پارە زەرورەتێکی ژیانە بەس جزئێکە بەڵام من عاشقی ئیشەکەمم یعنی ناتوانم بەبێ ئیشەکەم بژیم خۆی بەعامەم خەڵکەی خۆمان شڵەژانێکی پێوە دیارە لە کاتێکا کە ئیشێکی جێبەجێ نەبێ هەر لەو دقیا شڵەژانێکی پێوە دیارە تەلەفۆنت بۆکەن خێرا کاکە هی من نەبوو کاکە بۆچی هی منیتیانە لە ئەوە بۆ نمونە ئەچێ کۆمنت ئەنووسێ 30 کۆمنتی نووسیوە ڕسمەکانی منیتیانە ڕسمەکانی منیتیانە پرسیاری یەکەم ئەڵێ یەک ڕسمە ئاخسی کۆمنت بۆچیە نووسی لەوەی کە یەک ڕسمێکی توێتیانە چاوەڕێ بکە من لەوانەیە هەڵەیەکم کرد بێ لەوانەیە لە بیرم چوو بێ لەوانەیە لە کاتی ناردنا فەلەتی کرد بێ شتێک دانەبەزی بێ دایە بەزیێنمەوە ئەگەر دام نەبەزان بە فایبەر بۆ تەنێرم قەیچەکە یەکێک لەو حاڵەتە ناخۆشانێشم ساڵێکیان کەسێک هاتەوە لە ئەوروپا گەنجێک هاتەوە لە ئەوروپا وتی ژن ماراکەم بێت کۆمەڵی ڕسمم بۆ بگریت 2 فیلم ڕسمم بۆ بگریت هەتا بردمێ ئەوێ و هەتا گێڕاشمیەوە بۆ سێمە بۆ ناو بازار 2000 جار پێی وتمەوەتی فیلمە
سنتەری پەرەپێدانی لاوان دامەزراوە. ئەم سنتەرە کار و چالاکیەکانی تایبەت دەبن بە لاوان بە تایبەتی و چارەسەرکردنی کێشە و گرفتی لاوان کە لە هەرێمی کوردستاندا هەیە. هەرچەندە ئەتوانم بڵێم تەنسیقێک لە نێوان سنتەر و ڕێکخراوەکانی تایبەت بە لاوان و گەنجان لە هەرێمی کوردستاندا هەیە کە سنتەری پەرەپێدانی لاوان دوانەکەوتووە لەم تەنسیقە و هەمیشە بەشدار بووە. تەنانەت ئاست کاریان گەشتوتەوەی کە زۆر جار کۆبوونەوەیان کردووە لەسەر ئاستی ئەتوانم بڵێم گەنجانی چوار پارچەی کوردستان کە سەدا بڕانی لە یەکتر. بۆیە دەمانوێت بزانین سنتەری پەرەپێدانی لاوان خۆیان ڕۆڵیان چی بووە لە چارەسەرکردنی کێشە و گرفتی گەنجانمە و بە تایبەتیتر وەک لە سەرەتای بەرنامەکە ئاماژەم پێکرد کە باس لە گەنجە کرێت لە گرنگترین گرفتەکانیان کۆچەکە دەبێت قسەی لەسەر بکرێت. لەسەر ئەم بابەتە میوانداری بە ڕێزار ناجە حەمەفەرەج بەرپرسی سنتەری پەرەپێدانی لاوان وەروە پێشوا عەبدوڕەحمان کارگێڕی ئۆفیسی گشتی سنتەرمان کردووە. بەخێر بێن کاک پێشڕۆ مامۆستانەجە بەخێر بێن. کاک ناجە پیرۆستان بێ ساڵیادی دامەزراندنی سنتەری پەرەپێدان لە خۆتان و لە هەموو گەنجەکانمان. خۆشم دێن منەوە بازنەکەەوە گەنجم بێشتا. دەمێ بزانم سنتەرەکەتان سیاست و کاری و ئامانجەکانی چین ئەگەر قسەیەکی لەسەر بکەی سەرەتا. بەناوی خۆی بەخشندە و مێرەبان لە سەرەتادا دەمەوێت لێرەوە و لە 30 ساڵی ڕابردووی سنتەری پەرەپێدانی لاواندا ئەوڕێک بدەینەوە پیرۆزبایەکی گەرم ئاراستەی ستافە یەک لە دوای یەکەکانی ئۆفیسی گشتی سنتەری پەرەپێدانی لاوان و سەرجەم ئۆفیسە فەرعیەکان بکەنەوە تەواوی ئەو خوشک و برایانەی کە ماندوو نەناسانە کاریان لە ڕۆژانی ڕابردووی سنتەری پەرەپێدانی لاوان کردەوە بۆ داهاتویش ڕۆژی پرشنگدار و داهاتوێکی گەشت چاوەڕوان لە سنتەری پەرەپێدانی لاوان دەکرێت و هەروەها دەمەوێت پیرۆزبایەکی گەرم ئاراستەی گەنجە خێر لە خۆنە دیوەکان گەنجە بەژمەی منەتەکانی هەرێمی کوردستان بکەم و دەخوازم چیدی هەروەکو چۆن لە ساڵێکی نوێی 2022 داین ساڵێکی نوێی تەمەنی سنتەری پەرەپێدانی لاوانیش داین ئەوانیش لەم ساڵی نوێدا کۆتایی بە ناومێدەکانیان بهێنرێت. لە ڕاستیدا بێگومان هەر ڕێکخرا و حیزبێکی سیاسی یان هەر سنتەرێکی دیکە کە ئێمە باس لە سنتەری پەرەپێدانی لاوان دەکەین لە سەرەتادا کە درود دەبێت لەسەر چەند ئامانجێک و پرەنسیپێکی گرنگ بنیاد دەنیرێت و ڕادەگەێنێت و دادەمەزرێن. ئەو ئامانجانی کە سنتەری پەرەپێدانی لاوان دەستی داوەتێەوە لەسەری بە مەبادی ئانەوە ببیر و باوەڕێکی پتەوە کاری لەسەر دەکات وەشیاری پەرەپێدان نوێگەریە ئەو لە دروشمەکانی خۆیان بە بەردەوامی لە 30 ساڵی ڕابردوودا ڕەنگی داوەتەوە. وەشیاری مەبەستمان لە موشەیە وەشیاریدانە بە سەرجەم گەنجانی هەرێمی کوردستان لەوەی کاتێک کە ناومێت دەبێت لەوەی کاتێک وڵات بەجێ دێڵێ لەوەی کاتێک ئەم گەنجە پەرە بەتوانەکانی خۆی بدا هەروەکو چۆن لە پەرەپێدانی دروشمی دووهەمیشماندا هەیە و پاشانیش بە بەردەوامی نوێگەری لە کاردا هەبێت. ئەمانە وامان لێ دەکات گەنج دوانەکەوێت و هەمیشە گەنج لە پێشکەوتن و گۆڕانکاری دابێت لە بەراوردی ئەو ڕووداوانی کە لە کۆمەڵگاکە ڕوودەدات. بێگومان ئامانجی گرنگی ئێمەش خزمەتکردنە بە گەنجانی هەرێمی کوردستان لەو بەپێی ئەو توانایی کە سنتەری پەرەپێدانی لاوان هەیەی و پاشانیش ڕوو لە دەستگا پەیوەندیدارەکان و لایەنی پەیوەندیدارەکان دەکەین ئەو کۆمەڵێک گەنجن لێرە لە کۆمەڵگەی کوردیدا ژیان دەگوزارێنن و بەناومێدیەوە یاخود بەو شێوەی کە کۆمەڵگەکەی دەخوازێت دەبێت بەدەمیانەوە بنەوەدا کۆکی و مافەکانی ئێمە مافەکانی گەنجان بەدەست بهێنین. ئەوە یەکێکی تر لە ئامانجەکانی ئێمە بەبەستمان بەدەستهێنانی مافەکانی گەنجەکانی هەرێمی کوردستانە بە هەر ڕێگەیەک بێ بە ڕێگەی ناڕەزایەتی بێ بە ڕێگەی بەیاننامە بێ بە ڕێگەی بەردەوامبوون و داواکاری لەسەر خواست و مافەکانیان بێ بە ڕێگەی ئەو پەیوەندیانی کە بەڕێستان لە سەرەتادا باستان کرد کە بێگومان زۆر ماندوو بووین تا گەیشتنەوە ئاستەی ڕێکخراوەکانی لاوان لە بازنەیەکدا کۆ بکەینەوە. ئێمە ڕۆڵی سەرەکی و گرنگی و کاریگەریمان هەبوو چون بە تەنها ڕێکخراوێک ئەگەر ئەم قسەیە بۆ سنتەری پەرەپێدانی لاوان دروست بێ بەڵکو بۆ هەریکێک لە ڕێکخراوەکانی دیکەی کۆمەڵگەی کوردی دروستە کە تایبەتن بە ڕێکخراوەکانی لاوانە بە تەنیا ڕێکخراوێک ناتوانێت کاریگەری گرنگ لە کۆمەڵگەکەیدا دروستکە کاتێک کە تۆ دەستە جەمعیەک و کۆدەنگێک لە ناو ڕێکخراوەکانی لاواندا دروست دەکەی و کاتە کاریگەریەکەت باشتر دەبێت. ئەوانە بۆ خۆی یەکێکی دیکەیە لە ئامانجەکانی ئێمە کۆکردنەوەی ڕێکخراوەکانی لاوان لە یەک چەتەدا بۆ خزمەتکردن بە کۆمەڵگەی کوردی و گەنجان لە کۆمەڵگەی کوردیدا و پاشان مەبەستێکی تر لە ئێمە دەمانەوێت گەنجێکی پەروەردە دروست
لە کۆمەڵگەکەمانە پێ بکەێنین و دەشمانەوێت لە ڕێگەی پەروەردەیەکی دروست و پەروەردەیەکی تەندروست لە کۆمەڵگەکەمان گەنجانمان لە کۆمەڵگەی کوردیدا پێ بگەێنن چون بەجددی زۆر ڕێگە هەیە گەنجانمان لە کۆمەڵگەی کوردیدا تواناکانیان بەهەدەر دەبرێت. کەواتەوە بە چ ڕێگایە دەتوان ئەم هەموو ئامانجەی گەنجان بەدی بێن ئایا بە تەنها سنتەری پەرەپێدانی لاوان نەتوانێت ئەم کارە ئەنجام بدات ئەوەیە دەبێت کە هاوکاری و پاڵپشتێکی ئەمن لە ناوەڕۆکی قسەکانەوە ئاماژەم بەوەدا هەر ڕێکخراوێک بە تەنیا ناتوانێت کاریگەریە گرنگەکە دروست بکە بێگومان بە کۆگشتی ڕێکخراوەکان دەتوانین ئەم کاریگەریەکان لەسەرەوە کردوڵبەت یەکێک لەو بەها گرنگەی کە ئێمە کارمان لەسەر کردووە ئەوەیە کە ئێمە بە تەنها دەستمان بۆ کارە گرنگەکە نەبردووە بەڵکو بە دەستە جەمعی کاریگەری گرنگ ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان هەمان بووە لەگەڵ ڕێکخراوەکانی تری لاوانی کوردستانەوە ئەوەش کەت بەڕێزت ئاماژت پێ دەکەی ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان ئەرکمانە بە پێی ئەوەی کە ڕێکخراوێکین مەبادیئێکی گرنگ و بیر و باوەڕێکی پتەوە عقائیدمان هەیە لە کۆمەڵگەی کوردێک کە پێی دەوترێ عقائیدی ئیسلامی لەسەرم عقائید و بیر و ڕای خۆمانە دەمانەوێت گەنجانمان باشتر بە پەروەردەیەکی تەندروست و پەروەردەیەکی دروستتر مامەڵە لە کۆمەڵگەی کوردیکا بە پێی ئەو گۆڕانکارانێکە لەگوڵی لە کۆمەڵگە کردووە ئەگەر سەرنج بین لە دەیەکانی ڕابردوودا سۆسیال میدیا و ئینتەرنێت و ئەم جۆرە بابەتانە نەبوو تا گەنجان لەم ڕێگەیەوە تواناکانیان بەهەدەر ببرێ ئێمە لەم ڕێگەیەوە توانیمانە لانی کەم ئەو هۆشیارە بۆ گەنجان دروستکەین کە چۆن مامەڵە لەگەڵ ئەو سۆسیال میدیایە بکەوە چۆن مامەڵە لەگەڵ خوێندنەوە و تەواوی ئەو ڕێکارانە بکە کە ڕوویان تێکدو بەڵام بەداخەوە کەناڵەکانی ڕاک ئێمە چەند ماندوو بین بگرە حیزب سیاسەکانیش چەندی تر ماندوو بن لە پەروەردەکردنی گەنجان لە کۆمەڵگەی کوردیا بە پەروەردەیەکی تەندروست بەشێک لە کەناڵەکانی ڕاگەیاندن هەوڵەکانیان بەهەدەر دەبن چونکە بەجددی کەناڵەکانی ڕاگەیاندن ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیا بە پرەنسیپێکی زۆر ناتەندروست و نادروستەوە مامەڵە لەگەڵ کۆمەڵگەکە دەکەن بەگرە منداڵەکانیش لە سەرەتای پێگەیشتنیانەوە لە خشتە دەبن و بەڕێکارێکی نادروستیان دەبن بۆیە ئەرکەکەی ئێمە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان و تەواوی ڕێکخراوەکانی تری لاوان لێرە و لەم کاتەدا ئەرکێکی قورسترە بەراورد بە دەیەکانی ڕابردوو بەو پێیە کە گوتم یعنی کۆمەڵێک فاکتەری گرنگ هەیە و کۆمەڵک فاکتەر هەیە کە لە نێو ماڵەکانماندا ڕۆڵی کاریگەری خراپ دەبینن ئێمە بۆیەمان دووتر دەبین لەگەڵ ئەو بابەتانە زۆر باشە کاک پێشەوە بەخێر بێت دەمێ بزانم سنتەری پەرەپێدانی لاوان چۆن بەرکەوتنی هەیە لەگەڵ گەنج و لەگەڵ گرفتەکانیاندا زۆر سپاس بەناوی خۆی گەورە میهرەبان پێشێکی پیرۆزبایی لە پاوی گەنجان و لە ستافی یەکەمی دەست بەکاربوونی سنتەری پەرەپێدانی لاوان هەتا ئەمڕۆ کە سیانزەیەمین ساڵیادی سنتەری پەرەپێدانی لاوانە پیرۆزبایەکی گەرمیان ئاڕاستە دەکەم کە جێی شانازیە و خوا یارمەتی دەرمان بێ ئێمە درێژە پێدەری ئەو ڕێباز دەبین و بتوانین لە بواری گەنجانە خزمەتێک بە گەنجانی هەرێمی کوردستان بکەین. زۆر باشە کاتە باڵازدا کێشە و گرفتی گەنجەکانمان بکەین وەکۆی کە جەرابەت بەپرسی ئۆفیسی گشتیت ئایا ئەو گرفتانە چین کامڕۆ گەنجەکانمان بەدەستیەوە دەناڵێن بەس ناونیشانەکە من کاگێر مامەسا ئێمە لە تەواوی هەرێمی کوردستانە چەندین کەناڵ و چەندین سنتەر و ڕێکخراوی گەنجانمان هەیە بۆ لێدان لەو سنتەر و کەناڵانەی کە خزمەتەکەن ینی ئێستا تۆ باز لە کار و چالاکی ئەو سنتەرانەکەی بە نمونە وەکو سنتەری پەرەپێدانی لاوان کە خزمەت بە چینی گەنجەکەن بەڵام لە بەرامبەریشە چەنەها کەناڵ و چەنەها سنتەر هەیە بۆ بێئومێدکردنی گەنجان لەبەر ئەوە ئێمە بەردەوام هۆشیاری و پەرەپێدان بە توانای گەنج و ڕێگری لە ئەو کەناڵ و ئەو بەرنامە و سیناریوانەی کە بۆ بێئومێدکردنی گەنج لە هەرێمی کوردستانە ئەکرێت لەسەر ئەو ئامانجانەی شەکەین. ئێوە بە چ ڕێگەیەک بڵێن گەنجەکان هۆشیار دەکەنەوە لەم مەترسیانە؟ خۆی ئێمە لە ڕێی سیمینار و وەرکشۆپ و لە ڕێی دیبیت و کۆمەڵێک بەرنامەی خۆمانەوە لە سنتەری پەرەپێدانی لاوان لە مناسبەتەکانە لە ئەو کاتانەی کە حاڵەتێکەیە بە نمونە کۆچی گەنجانە حاڵەتێکی دیاردەیەکی نەشیاوە کە ئیبین لە کەناڵێک و ڕوئەیە یان لە لایەنێک و لە سنتەرێک و ڕوئەیە ئێمە بەرەنگارێ بین و
لە بەرامبەر ئەوە ڕۆژوانەکەی گەنج پیشانی گەنجانی خۆمانەین بۆ ئەوی بێئومێد نەبن لە وڵاتە و ڕێ هەندەران و ڕێ دەرەوە نەگرن. زۆر باشە کاک ناجار لە ئێستادا زۆربەی گەنجان متمانیان نەماوە بە وڵات چی بکرێت یاخود چۆن دەتوان ئەو متمانەیە بگەڕێنرێتەوە بۆ گەنجان؟ بەڵێ وڵاتجا بەر لەوەی باسی چی بکرێت بۆی متمانە بگەڕێتەوە بڵین هۆکاری بێمتمانەی گەنجان بە کۆمەڵگەی کوردی چییە؟ و ئەسڵەن بە حیزبە سیاسەکان و ڕێکخراوەکانی لاوان چییە؟ ئەمە گرنگترە لەم دەرگایەوە داخەڵ بین بێگومان کە هۆکارەکەت باس کرد ئۆتۆماتیکی ئەوەش دەبێتە هۆی چارەسەری بابەتەکە. گەنج ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیە بێئومێدێکی زۆری بە حکومڕانانی ڕابردوو و حکومڕانانی ئێستەی کۆمەڵگەی کوردی هەیە. بۆچی؟ کە هەست دەکات هیچ خزمەتێک لە پرۆژەکانی و لە بەرنامەکانی پرەنسیپی کارکردنی ئەم حکوومەتەدا لە ڕابردوو و لە داهاتوو لە ئێستادا نەبووە دەخوازین بۆ داهاتوو هەبێ بگومان ناومێدی ڕووی تێدەکات. گەنجێک بێکارە، گەنجێک ئالوودەی مادەی هۆشبەرە، چونکە کە دەبینێت ئێمە بەپێی داتایەکی دقیق لە لامانە 2000 بازرگانی مادەی هۆشبەر ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیە بازرگانی بە مادەی هۆشبەرەوە دەکەن و دەشتڕێنەوە و زۆربەی کات ڕێگری لەم بابەتە کراوە بەڵام زۆربەی کاتیش ڕێگری لێ نەکراوە. ئەم گەنجە کە ئالوودەی مادەی هۆشبەر و بێگومان دەبێت یەکێکی ترە لە هۆکارەکانی ناومێدی. کاتێک کە دەبینین گەنج بە لێشاو کۆچ دەکات بەرەو هەندەران وەکو برای خۆشەویستم کاک پێشڕۆ ئاماژێکی کورتی بە کۆچدا. ئەم دیست کاتی کاریگەریەکی ترە لەوەی کە گەنج ناومێد دەبێت بەداهاتایەکی دقیق کە لامانە لە ساڵی ڕابردوودا و پێمان ناوەتە ساڵی نوێی ئەوە بە نزیکەی 40,000 گەنج لە کۆمەڵگەی کوردیدا کۆچیان کردووە وڵاتیان بەجێ هێڵاوە. 40,000 ڕێژەیەکی خامەیەکی گرنگە بۆ ئەوی لە کۆمەڵگەیەکی وەکو کۆمەڵگەی کوردی پێ بنیاد بدرێ. بەڵام بێگوێدانە ئەوەی کە 40,000 گەنج وڵات بەجێ بهێڵەیە ئەبێت چکارە ساتێک ڕووبدا. ئەمەش یەکێکی ترە لە هۆکارەکانی ناومێدی. لەم 40,000 گەنجە بێگومان کە هەزارەهای کۆچ کردووەکو دەوترێت بە سەداهایشی بوونەتە قوربانی و بەدەیهاشی گیانیان لەدەستدا و بەشێکی زۆریشی لەو گەنجانە هاتوونەتەوە کە من ڕۆژی ڕابردوو لەگەڵ سێ گەنجیان بە تایبەت کە بینی و من و قسەم لەگەڵ کردوون باز لە ئەشکەکانی ناڕەحەتی بلاڕوسیان بۆ کردوین چەندە لە ژیانێکی مەشەقەت و ناڕەحەتیدا ژیاون. ئەم گەنجە کە لە بێئومێدیا وڵاتی بەجێ هێڵاوە بەڵام هەندێکیان ئەوەندە ناومێدن بە ئێستاشەوە ئەو هەموو ناڕەحەتیان چەشت و ئامادەیە جارێکی دیکە و ڕێگە بگرێتە بەر و بزەبەت یعنی خەریکە باز لەو ئاماژەکەم کە لە بێئومێدیا وڵاتی بەجێ هێڵاوە ئەوەی هەیەی دار و نەدار بوون و نەبوون بە قەرزداری لەوەی بەشێک لە شایعە بڵاو بێتەوە بترێت گەنجانە لە خۆشگوزەرانی و ڕەفاهەتە ژیان دەگوزێنن و دەڵێن ئەوەندە دەفتەر دەدەن لەو ڕێگەی و کۆچ دەکەن. باشە ئەگەر لە ڕەفاهەت و ژیان و خۆشگوزەر ئەمە بۆ بەشێکی کەمەم قسەیە دروستە بەڵام بۆ بەشە زۆرەکەی بێکاری گەنجانە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا کە بە داتای ساڵی ڕابردوش بە هەمان شێوە 1970 گەنج ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا بێکارە. یعنی کۆمپانیاکانی دەستی کار ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا قۆرەخکراوی دوو حیزبی سیاسین و بە گەنجی بەنگلادیشی و ڕووسی و فلان و فیسارەوە کار دەکەن و گەنجەکانی ئێمەش ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا 100,000 کرێکاری بیانیمان لە ناو هەرێمی کوردستان 100,000 کرێکاری بیانیشەوە ئەو بەڵام بیانی ئەوە هەیە سەبارەت بەم کرێکاری بیانە ئەوەی بۆ بڕەپارەکەمە کرێکاری بیانیکات کوردی خۆمان نایکات یاخۆ گەنجی خۆمان نایکات. ئەزانی چۆنە تاوەکو ئێستام دەرگانە لە گەنجی خۆمان نەکردوەوە تاوەکو بزان دەیکەن یا خۆت نایکەن. من گەنج دەزانم نەخێر زۆر لەوە کەمتر کە ئەوان باسی دەکەن کاریشی کردو بەس لە بەروی بژێوی ژیانی ڕۆژانەی خۆی پەیدا بکە. بەڵام خۆتەنا مەوزوع نرخ نییە بە کەمی بکە لەسەرەتی بە پێ بڕیار دەبێ هەموو کۆمپانیا و شەریکەیەک 175 کرێکارەکانی خۆماڵی بن. ئێستا بڕیارە بەڵام لە پاش چی ئێمە لە ڕێکخراوەکانی لاوان هەستمان بەم گرفت و ناڕەحەتیە کردبوو بەنامەیەکمان ئاڕاستەی سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی پەرلەمان سەرۆکاتی و حکوومەت کرد. خۆشبەختانە دەڵێم لەمایانانی هەر کارێک باشکرا دەکرێت دەستخۆشی لێ بکەیت. لە پاش دەرکردنی بەیاننامەکە و داواکردن لە حکوومەت و سەرۆکایەتی حکوومەت ئەم بڕیارە دەرچوو 175 دەبێت
دەستی کاری خۆماڵی بێ یعنی مە سنتەری پەرەپێدانی لاوانم بەیاننامەی دەکەیت تەنها سنتەری پەرەپێدانی لاوانە بەڵکو ڕێکخراوەکانی لاوان لە کۆمەڵگەی کوردیدا بەیاننامەکەتان بەیاننامەکە ئاماژەمان بەوەدا کە کۆمپانیا هەر کۆمپانیاکانی کە دەستی کار لە هەرێمی کوردستاندا لەلایەن دوو حیزبی باڵا دەستەوە با بڵن قۆڕەکران و کۆمپانیاکانی کرێکاری بەنگلادیش و ڕوسیاوە داوا دەکەین بۆ زیادکردنی دەستی کار و نمانی بێکاری لە هەرێمی کوردستان و گەنجانی خۆمان یعنی لە کۆمپانیاکانە بەکاربێن بێگومان ئەو بڕیارە دەرچوو بۆ بڕیارش ئاڕاستی ئەلبەتم بڕیارێکی کۆن بوو دوجار بڕیارە نوێکرایە و لە ئێستادا کەوتۆتە بواری جێبەجێکردنەوە سیرکەن 300,000 دەرچووی زانکۆ پێمانکانمان هەیەواتە 300,000 گەنجی خوێنەواری خەون بڕوان نامەمان هەیە بەڵێ ئایا سنتەرەکانی یا ڕێکخراوەکانی تایبەت بەلاوان چۆن مامەڵە لەگەڵ پرسی گەنجا بکەن ئێمە زۆر ئەڵێن گەنج داینەمۆی گۆڕانکاریە گەنجاوا گەنجاوا بەڵام سیر دەکەین ئەو توێژەی کە زۆریش فەرامۆشکراوە گەنجە ئەو توێژەی کە کەس لێی نابرسێتەوە گەنجە ئایا باوەڕتان نووە نییە قەبارەی نەکتەن هەستەنتەری پەرەپێدانیلاوان هەموو ڕێکخراوەکانی تایبەت بە کاری لاوان هەمووی ناتوان تەنانەت ڕەنگە لە سەتادەی ئاوردانەوە بن لە گەنجا لە هەرێمی کوردستان کاک جەلال 100% ئەم قسەی تۆ دەیکەی زۆر دروستە ئەمن پێم گوتی بە ڕێکخراوەکەی خۆشمانەوە نەمانتوانیەوە لە ڕابردوو 100% یاوە بەپی ئەو توانای ئەوەی کە لە ڕابردوو بۆ بە تاوانتوانی بێتمان ئاور لە لاوان و گەنجانی هەرێمی کوردستان بدەینەوە چارەسەر لای کێ ئێمە توانای ئەوەمان هەیە ڕێکخراوەکانی لاوان بەگشتی و بە تایبەت سنتەری پەرەپێدانی لاوان توانای چارەسەرکردنی گرفتەکانمان نییە بەڵکو توانای دەرخستنی گرفتەکانمان هەیە و ئاڕاستەی لایەنە پەروەردەیدارەکانی دەکەین هەر ئەمەی کە جەنابەت باسی دەکەی 300,000 گەنج دەرچووی زانکۆ پەیمانگەکانی ساڵانی ڕابردوو هەیە ئەمە بۆ خۆی گەنجە کاتێک کە دانامەزرێ ئایا ئەمە پاساونیە کە دەیهێننەوە ئێوە دەتانەوەی حتمما چارەسەرەکە ینی بەرپرسەکەی ئێوە بن ئەو کات بڵێن ئەوە بۆیان چارەسەر دەکەین 300,000 گەنج هێزێکی زۆرە ئەگەر بەدەست هەر کەسێکەوە هەبێ توانێت هەموو گۆڕانکارێکی پێ بکە ئێمە ناڵین گەنج داینەمەی گۆڕانکاریە بۆچی پێشەوایەتی ئەم دەرچۆدانە مەزراوانە ناکەن بۆچی نەکتەنهایەوە بەعام سنتەرەکان بۆچی ناتوان ئەم هێزی یا وزەی ئەم گەنجانە ئەم 300,000 بەکاربێنن بۆی کە دەسەڵات ناچارکن بە چارەسەرکردنی کێشە گرفتەکانیان یا گەنجێک کە ناڕوا بۆ خارج ڕێگەیان دەران ناگرێتە بەر بیرروباوەڕێکی هەیە ئەوەشی کە دەڕوا لە بێهیوایە دەڕوا خۆی لە ئەساس ئێمە لەگەڵ چوونی هیچ گەنجێک نین بۆ دەرەوە لەگەڵ مانەوە و بەردەوامبوونی لێرەوە توانین بڵێن وەستانەوەی دژێ وستەمەی کە لە هەرێمی کوردستان ئاکرێ بۆچی تەنانەت ئفکاری گەنج ینی ناتوان کاریگەریتان لەسەر ئفکاری گەنجە بێ بۆی کە کۆچ نەکاوە دەرەوە کاک جەلال کاتێک ئێمە ئەتوانین کاریگەریمان لەسەر ئەفکاری گەنج بێت کە مافەکانیان لێرە لە کۆمەڵگەی کوردیدا بۆ جێبەجێ بکرێت ئێمە داوای ئەخر ماف خۆ نادرێ ماف دەبێ وەری بگریتەوە ماف نادرێ بەڵام بەپێی وەرگرتنێکی چۆن ئێمە داوای نیشتە جێبوونمان بۆ گەنجان کردووە ئێمە داوای سولفەی زەواجمان بۆ گەنجان کردووە ئێمە داوای سولفەی قەرزی بچووکمان بۆ گەنجان کردووە و ئێمە داوای ینی ئەمانە کە هۆکارن بۆ ڕێگریکردن لە کۆچ وەرە تۆ گەنجێک کە قەرزێکی بچووکی دەدەیتی و لێر ئێستا ئێمە حالیان وەکو سنتەری پەرەپێدانی لاوان پرۆژێکمان لە بەردەستایەوە لە هەفتەی داهاتوودا لە ماوەی یەک هەفتەدا ئێمە پرۆژێ لە ئێستا لە سەرەتای نووسینەوەیانی نزیکەی 300 گەنج دەستی کاری لە هەر لە پرۆژەکەی سنتەری پەرەپێدانی لاوانەوە بۆ دروست دەبێت ئەمە بۆ خۆی سندنی ئەو مافەیە کە جەنابەت باسی دەکەی باشەوە گریمان ئەم سێسەد بەڵام بەمەرجێک لایەنێکی پەیوەندیدار بتوانێت بێت بەدەم پرۆژەکەی ئێمە چونکە پرۆژەکە هێندە گرنگە بە توانای سنتەری پەرەپێدانی لاوان پرۆژەکە لە میکانیزمی جێبەجێکردنە پیادە ناکرێت بەڵکو دەبێت دەستێکی گرنگ وە جیهەتێکی گرنگ بتوانێت هاوکار و یاریدەری بێ لێرە تەنها لە شاری سلێمانی بۆ نمونە ئەم 300 گەنج هەمان ئەم پرۆژەیە ئەگەر بۆ شارێکی تر لەوێ 300 تر کەواتە متوانیمان نزیکەی 1000 و قسوور گەنج لێرە لە پرۆژەکەی سنتەری پەرەپێدانی لاوانەوە لە دەستی کار لە کۆمەڵگەی کووردا بۆ بنیاد بنین ئەمە بۆ خۆی سندنێکی مافە تا ئەو کاتی ئەم دەرچۆ دانەمەزراوە دادەمەزرێت و پاشانیش داکۆکی زۆرمان لەوە کردووە ینی بێگومان تەنها لەسەر ڕێکخراوەکانی لاوان و ڕێکخراوەکانی قوتابیان و خوێندکاران و بگرە ڕێکخراوە پیشەیەکانی دیکەش لەسەر ئەم بابەتە زۆر جەختیان کردوێتەوە لەوەی کە دەکرێت دەرچوانی دانەمەزراو لە فەرمانگە گرنگەکانی کۆمەڵگەی کوردیدا دابمەزێن تاوەکو ئەمان خزمەت بکەن
بەڵام حقیقت ئێمە لە کۆمەڵگەیەکا دەژین ئەم کۆمەڵگەیە نەک گەنجی فەرامۆش کردووە بەڵکو سرجەم چین و توێژەکانی کۆمەڵگەی کوردی فەرامۆش کردووە ئەم گەنجە ئەم کۆمەڵگەیە کاتێک کە حکومڕانان بەدەستی دوو حیزبی باڵا دەستەوە بگرێت چەند حیزبێکەوە هەیە ڕابردوویەوەی سەلماندووە کە خزمەت بەچێ دەکات یعنی کاک جەلال شەیدا خان ئێمە لەسەر ئەوە متفقین کە نەک ڕێکخراوەکانی لاوان بەڵکو حیزبە سیاسیەکانیش توانای ئەویان نەبووە بەڵکو مافی ئەم کۆمەڵە خەڵکەی لە ڕابردوو هەیە بسەنن کەواتە پێویستی بە بەرەنگاربوونەوەیەکی زۆر گرنگ هەیەەوە پێویستی بە ڕابەرایەتی شۆڕشێکی گرنگەیە شۆڕش تەنها بریتی نیە لە شۆڕشی چەکداری و تەنها بریتی نیە لە شۆڕشی ئینقلاب و گۆڕانکاری بریتیە لە شۆڕشێکی سەردنی ماف هەر ئەم حکومەتە و هەر ئەم دەسەڵاتە بتوانێت مافی گەنجان و سرجەم کۆمەڵگەکەی کوردیدا بەڵام کاگەنجەکانیمان چەند جار خوێندکاران هاتنە سەر شەقام هەمووی بە یەک دەنگ هەمووی خۆپیشاندانیان ئەنجامدا بەڵام هیچ ئەمەلێکی نەبوو ئەزانی چۆنانی بەڕاستی قوتابیانی دانەمەزرا و قوتابیانی زانکۆ پەیمانگەکانیش بێ ئومێد بوون لە خۆپیشان ئەمن بەبیرم بدێ مانگی ڕابردوو لە مانگی 12 لە ڕۆژهەڵاتی کوردستان لە وڵاتی ئێران مامۆستایان خۆپیشاندانیەکیان کرد و ناڕەزایەتیان دەربڕی هاتن سەر شەقام داوان لە دەوڵەتداری ئەو حکوومەتە کرد کە موچەکانیان هاو ئاستی فەرمانبەرەکانی تر بکرێت لەوەی ئەوان بۆیان زیاد کراوە ئەمانیش بۆیان زیاد کرێت 2 ملیۆنێک دەی نەچوە هەفتەیەکی تر ڕاستەوخۆ ئەم دەوڵەتە ئەم حکوومەتە هاتە سەرخەت و بڕیاری زیادکردی موچەی بڕێگە و بەراوردە دەکەم بڕیاری زیادکردنی ئەو موچەی ئەو مامۆستایانەی کرد کە هەر مامۆستایەک 12 ملیۆنی هەیە بۆی بکرێتە 15 ملیۆن باشە کەواتە من ڕێک بەراوردکارەکە لەسەر ئەوەیە دەوڵەت دەتوانێت ئەم ئیشە بکە حکوومەت دەتوانێت ئەم ئیشە بکە بەڵام ئێستا حکوومەتی ئێمە ڕاستە حکوومەتێکە وێنای حکوومەتداری دەکات بەڵام حکوومەتێکە بەدەست دوو حیزبەوە یعنی لە پرۆژەی خزمەت گوزاریشە ئێمە لە پرۆژەی خزمەت گوزاریشە دەڤەری زەرد و سەوز جیاوازی تێدا بەدی دەکرێت بگرێت دەڤەرێک باشتر خزمەت گوزاری بکرێت دەڤەرێکی تر بکرێتوانە ئێمە تەنانەت بووینێتە بمبەخشە تەنانەت بووینێتە قوربانی بۆ کارەساتە سروشتەکانیش زۆر باشەوە لە بەیاننامەکەتاندا ئاماژتان بۆ کردووە کە داواتان لە ڕێکخراوەکان کردووە کە دوور لە بەرژەوەندی حیزبی کار بکەن کەواتە ئەمەتان بۆ نووسی ئایا ڕێکخراو هەیە کە دەستکەلای حیزبی بێت بزەبت ئەزانی چۆنە ینی ئێمە لە ڕابردوو بەدیمان کردووە ڕێکخراوەکان بە چپاندنی حیزبە سیاسەکانی خۆیانەوە کاریان کردووە پیادیان کردووە زۆر ڕێکخراو هەبووە لە ڕابردوو کە ئەوەی حیزبەکەی خۆی پێی گوتووە ئەوە بۆ هۆکاریانی بۆ وێنە ڕێکخراو هەبووە گەنجی تۆمەتبار کردووە لەوەی کە گێرە شێوەیە لەسەر شەقام گەنجێک کە بۆ داوای مافی خۆی هاتوۆتە سەر شەقامەکەەوە ڕێکخراو هەبووە گەنجی تۆمەتبار کردو لەوەی کە بۆ فڵانە بارەگای حکومی و فڵانە بارەگای حیزبی ئەمە گێرە شێوەیە ئەو فڵان و فیسار و ئەو بابەتانی ئێمە کە دەزانین هەموو ئەوانەی کە بارەگای حیزبەکان و حکومەکانیش دەسووتێنن هەموو ئەو ڕێکخراو دروستکری ئەو حیزبانن کە دەیانێت ئاژاوەکە لە نێو گەنجان و خۆپیشاندانەکان ناشینگەنە گەنج خۆی کە داوای مافی دەکا هەرگیز ئەوە ناکە لەبەرەوە بەڵێ هەبووە ڕێکخراو دەستکەلای حیزبە سیاسەکان بووە و حیزبە سیاسەکان ئامانجێکی خوانی پێکەوە بەڵام خۆشبەختانە لە ئێستادا ڕێکخراوەکان من کە باس لە ڕێکخراوەکانی لاوان دەکەم خۆشبەختانە لە ئێستادا ڕێکخراوەکانی لاوان دەستەیەکمان پێگەێناوە ئەنجومەنێکمان پێگەێناوە لە ناوە ئەنجومەنە ئەگەر کاریگەرێکیشی ئێمە بین یا هەر ڕێکخراوێکی دیکە بێ ئەو لێتان ناشارینەوە زۆربەی کات کۆبوونەوەکان کاریگەری سنتەری پەرپێدانی لاوانی پێوە دیار بووە و ناڵین ئەوان هاتون تەژێرباری قسەکانی ئێمە بەڵکو هاتوونە دەژێرباری ئەوەی کە چی لە خواستی گەنجانە ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا ئەمە بە خۆی گرنگە لێرە ئەم تەحولە ئەم گۆڕانکاریە لە نێو ڕێکخراوەکانی لاواندا دروست بووە بۆیە بە گرنگەوە ئەو نقطەیەمان ئاماژە پێداوە ناکرێ ڕێکخراوەکانی لاوان دەستکەلای حیزبە سیاسەکان با بێن بە گیانێکی بەرپرسیارەتانەوە مامەڵە لەگەڵ گەنجەکانی خۆمان بکەین بۆ بەدەستێنانی مافەکانی گەنجان جنابتان چۆن بێهیوایی گەنجان دەبینن بەرامبەر بەم قسانی کە ئێمەش دیگەن تەنان نەگەوەی کە با بڵێن حکوومەت و حکومڕانی و نیشتیمانی و ئەمانە مامۆستا بێهیوایی مەسەلەی ئەوەی قوتابیان کە مامۆستا شێدەش باسی کرد تەمەنی گەنج تەمەنێکی دیاریکراو لە ڕووی ئیشۆنە هەچ کەس لە ئیشا بێت ئەوە هەر پێ وترێ گەنج ئەگەر لە تەمەنی 80 ساڵیش بە قوتی ئیشکردنی هەبێ ئەو هەر گەنجە لە چاوی ئیشکردنەوە گەنجە بەس
تەمەنێکی دیاریکراو هەیە بۆ گەنج بڵێن لە بینی 16 ساڵی تا 40 ساڵی ئەم تەمەنە تەمەنی خوێندنە، تەمەنی ئیشکردنە، تەمەنی بنیاددانی ژیانە، تەمەنێک یعنی تۆ بتانی لەو تەمەنا کە تاقە و وزەیەکی ئەفکاری زۆر و پێ بتانی خۆ بنیادنی بۆ داهاتوو. جا لە وڵاتی ئێمە هەمووی شتەکان ئەچێتۆ سەر مەودای ئەو بینی 16 ساڵی بۆ 40 ساڵی کە مەسلەی خوێندن و پرۆسەی زەواج و مەسلەی کار و کەسابەتە بۆ بنیادنانێکی داهاتوو بۆ خۆی و بۆ دوای خۆی بۆ مناڵەکانی. جا لەم وڵاتە لە هەلی کارۆ ئیگریت هەلی کار وای لێکراوە کە گەنجەکە ئەگەر جەناب قسە کرد و لێرە ئەگەر پارش هەبێ بەڵام ئیشکردنەکە ینی گەنجەکە هەردڵی لەسەری نییە بۆ ئیش بۆ خەڵکی بیانی هەیە بۆ خۆمان نییە. خەڵکی بیانی لە وڵاتێک وێت لێرە هیچ ئینتیبایەکی نیشتیمانی نییە، هیچ گوێیەکی لێ نییە، یەک بنەمای هەیە هاتوو بۆ ئێرە بۆ پارەپیاکردن. بەس لێرە گەنجی خۆمان کە ئەبینێ ڕۆژانە خەریکی ئیشکردنە، ڕۆژانە دوو شەفت ئیشەکە ئیسراحەتی لە خۆی بڕیوە لەولاوە مناڵێکە بینێت لە پەنای حیزبا لە پەنای واستەیەک و لە پەنای گەندەڵیەکە بۆ بە ملیارلەر و ملیۆرلەر ئەمیش لەم لاوە بێهیوا بێت. ئەم لە وڵاتی خۆیاتی فەرقی هەیە لەگەڵ ئەو کرێکاری کە لە وڵاتی ترۆ ئامانجی ئەوەیە هاتۆ پارەپیا بکە، ئەو بەس بۆ پارەپیاکردن ناتوە. بەس گەنجەکەی خۆمان کە لە وڵاتەکەی خۆمانە بێ ئومێدە قوتی دڵی نییە دەستی بچێتە ئیشی بکات. مەزبورە بێ ئەڕوا بۆ چونکە هیچ مافێکی نییە، ئەڕوا ڕێی وڵاتێکی ترەگرێ بۆ ئەوەی لەوێ هەم بژێوی خۆی پیاکە هەم لە وڵاتێکی غەریب و بێگانە مافی خۆی وەرگێت. زۆر باشە کاتە چی بکەین کە ئەم هیوایە بۆ گەنج بگەڕێتەوە یا تەنها قسە نەبێ واتە ئایا ئەمە شەر تەنها وەکو مەسەڵەجاڵە بەدەسەڵاتەکرێ یا دەکرێت لە ڕووی فکرەوە کار لەسەر گەنج بکرێت لەوەی کە وڵات جێنێڵە لەوەی کە شەڕ بکات لە پێنا و بەدەستێنانی مافەکانی خۆیان ماف نادرێت دەبێت خۆت وەریگریتەوە. من ڕووی دەم لە گەنجانە بە دەرەجەی یەک گەنج ئەبێ زۆر لەسەر و ئەو سیناریۆ و ئەو بێئومێدکردن و ئەو ناومێدی کە بەسەریانە ئەسەپێنرێت نەک خۆی ناومێت بێن ناومێدی بەسەر گەنجانە لە وڵاتە سەپێنراوە بێ زۆر لەوە گەورەتر بێت زۆر بیر و فکری لەوە گەورەتر بێت داهاتووی ئەم وڵاتە بۆ گەنجە نابێت بە دوو سیناریۆ و دوو هۆکار بۆ بێتاقەتکردنی ئەم لەم وڵاتە و بۆ بێدەنگکردنی لە بەرامبەر ئەو ناحەقی و نەعەدالەتی و نادارپەروەری کە دەسەڵات بەرامبەر ئەم وڵاتەیەکات ئەو بێهیوا بێت. جا من هۆکار یعنی چارەسەر بۆ ئەوە بەس تەنها ئەوەیە گەنج لەم وڵاتە ئەبێت بە هیچ هۆکارێکی ناومێدکردن ناومێد نەبێت وڵاتی خۆی خۆش بێت جێ نهێڵێ جێ ئێڵێ بۆچی جێڵێ بۆ ئەوانەی جێڵێ کە ئەویان ناومێد کردو و ڕێمەرجیان پێپشانناوە بۆ وڵاتی لێرە بۆ خۆی هەرژیانی لە مەرگدایە ئەتوانێت ژیان ئەزانین چۆنە کە جێ نایەڵێ وەکو تۆ ئەڵی لێرە ژیانی لە مەرگایە بەڵام ڕێگەی مەرجیشی پێپشاناوە جا مەرگ لە وڵاتی خۆتا زۆر خۆشترە لە وەک ئەوەی لە وڵاتی غەریبی بێت جا ئەبێ بێئومێد نەبین لەم وڵاتە ئێمە خۆمان هەموو هەوڵ و توانایەکمان بۆ ئەوە بێت چاکی بکەین بەرەو چاکتری بەرین جا بە هەر حکومەت و بە هەر دەسەڵاتێک بێت بەڵام لە وڵاتی خۆمانە ژیانێکی شایستە بۆ گەنجان و بۆ میلەت و بۆ نەتەوە و نەوەی داهاتوی خۆمان بگەڕێنەوە. زۆر باشە سانەژە دەمێت دوایین قسەی جەنابەت وەرگرم وەکو بەرپرسی سنتەرەکە لە 13مین ساڵیادا سیاسەتی داهاتووتان کارتان دوایین قسەت. وڵاتجا لە کۆتا جار و دوایین پەیوماندا ئێمە ئەوە دەکەین کە دەڵێن ڕوودەکەینە گەنجان ئەمڕۆ لە کۆمەڵگەی کوردیدا لەسەر داواکردن و مافەکانیان و لەسەر خواستەکانیان لەسەر شەقام بەردەوام بن و بەردەوامی بوون دەدیگەێنێتە ئەو باوەڕەت تەواوی کە مافەکانی خۆت بەدەستدێنی ئێمەش وەکو سەنتەری پەرەپێدانی لاوان لەسەر خواستەکانی ئەوان و لەسەر بەدەستێنانی مافەکانیان تاوەکو بندکردن و زیندانیکردنیشمان لەگەڵیاندا بەردەوام دەبین و بەردەوامبوونی لەسەر خواستەکانیان ئەو نقطەیەمان بیر دەخاتەوە کاتێککە زانای ناوداری جیهانی ئیبن حەجەر لە بن پاسارێک و لە بن شاخێک و قەتپاڵێکە دەنیشەیە کە بە دڵۆپە ئاوێکی نەرم بەردەکە چۆن کورد دەکات و نازناوی بەردەکە هەڵدەبژێرێ
دوجار بیر لەوە دەکاتەوە ئەم دڵۆپە ئەوەی کە بەردەوام بووە لەسەر ئەم بەردە چۆن ئەو بەردەی کۆن کردووە مانای وایە ئەگەر بە نەرمیش ئەگەر بە هەر جۆرێک لە جۆرەکان بەردەوام بوون تۆ سپەی ڕۆژ دەگەیتە ئەنجام و ئامانجی خۆت و یەکێکی تر لەو نقاتانە ئێمە ئەمڕۆ لە سنتەری پەرپێدانی لاواندا تەوان بێگومان لە بابەتی تواناسازی لاواندا نادادیەک و ناداد پەروەرێکی زۆر بەدی دەکەین ئەگەرچی ئاماژشمان پێداوە لە بەیان نامەکانمانە پشکێنەی حیزبی ئەوەی کە لە ڕابردوو هەبووە قۆڕخکاری بۆ هەندێک هەبوو و بەشێکی زۆری دیکەشی لێ فرامۆش کراوە ئێمە لەسەر ئەوەش سوور دەبین لەسەر خواستەکانین و ئاڕاستی لانی پەیوەنددارەکانەوە دەیشیکەینەوە و لە داهاتویشدا لەگەڵ هەرسێ سەرۆکایەتێکەوە بڕیارەداری شتێ بکەین ئێمە وەکو ڕێکخراوەکانی دیکەی لاوان و تەواوی خواستەکانی لاوان هەروەکو چۆن لەسەر شەقامەکان ئەوان داوان کردو بەدڵنیاییەوە زیاتر لەوە سوورتر دەبین لەسەر بەدەزێنانی مافەکانیان و دەبێ بێنە سەرخەت هەرسێ سەرۆکایەتێکی هەرێم و پەرلەمان و حکوومەت و بەدەر لەوەش لە بەرنامەماندا هەیە لەگەڵ سەرجەم فراکسۆنەکانی پەرلەمانی کوردستاندا کە نوێنەری هەڵبژێرداوی گەلن ئەگەر چی بەداخەوە پەرلەمان بچووک کراوەتەوە لە کۆمەڵگەی کوردیا کە دەکرێت هەر یاسایەک لە پەرلەمانەوە دەرچێ ئێمە بەنیازین لەگەڵ سەرجەم فراکسۆنەکانە و سەرۆکایەتی فراکسۆنەکانە کۆنتاکت و پەیوەندیمان هەبێ و لە کۆبوونەوەیەک و دیبەیتێکدا خواستەکانی گەنجانیان ئاراستە بکەین و لەو ڕێگەیشەوە لەسەر مافەکانی ئەوان بەداکۆکێکی زۆر گرنگەوە بەداکۆکی زۆر گرنگەوە لەسەر مافەکانیان و دەنگ بین و نوقاتێکی دیکەش ئەوەیە کە ئێمە لەگەڵ گەنجەکانی خۆماندا و لەگەڵ ئەوانیشدا ڕاوێژ و حیوار و گفتوگۆ دەکەین کە چی دیکە بێدەنگ نابین لە مافەکانی ئەوان و بەدەر لەوەش لە کۆتاجار و لە دوایین قسەمدا ئەوە دەڵێم لە هەفتەی ساڵیادماندا ئێمە لە هەر شارێک و لە هەر دەڤەرێک گەنجی بەهرەمەند وە کۆ دەکەینەوە لە مەراسیمێکی شایستەدا خەڵاتی ڕێزلێنانیان دەکەین و بەهرەکەیشی ئاماژە پێ دەکەین و ئەو بەهرەیەشی بارز دەکەین و ئاراستی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان دەگەن کە پێمان وایە ئەمە یەکێکە لە بەدەستخستنی مافەکانی ئەوان بۆ پرۆژێکی زۆر گرنگە و لە بەردەستماندایە و بگرێت گەنجی زۆر بەتوانە و بەهرەمەندیشمان هەیە و لە ئێستادا تواناکەی شاراوەتەوە بەڵام لە شارەکەی خۆیدا ئاماژی پێدراوە ئەمانە کە کۆمەڵێک خاڵن و ئێمە وەکو سنتەری پەرپێدانی لاوان زۆرتر وە زیاتر سوورتر دەبین لەسەر بەدەستهێنانی مافەکانی گەنجان. زۆر سپاس بۆرێکە لە بەڕێزان جەهان فەرەج بەرپرسی سنتەری پەرپێدانی لاوان و پێش عەبدوڕەحمان کارگەڕی ئۆفیسی گشتی سنتەری پەرپێدانی لاوان سپاس بۆی کە میوانی پەیامی ڕۆژ بوون. سپاس دەستان خۆش بێ سپاس. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست بەم شێوازە پرۆگرامی ئەمڕۆمان بە کۆتا گەیشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.